بەپێی دوایین خشتەی کارەبا دەبوایە 14 سەعات کارەبای نیشتیمانی بدرێتە هاوڵاتیان، بەڵام نەک ئەو بڕیان پێنادرێت بەڵکو هەندێک جاریش کەمترە لە 10 سەعات. ئەمەش هاوڵاتیانی نیگەران کردووە، دەڵێن لە ماوەی 25 ساڵی حکومڕانی ئەم حکوومەتەدا نەتوانراوە چارەسەرێک بۆ گرفتی کارەبا بدۆزنەوە، ساڵ لە دوای ساڵ خراپتر دەبێت. بەنسبەت کارەبا هەر زۆر خراپە. ئێستا کارەبای نیشتیمانی کە بڕیاریانداوە 14 سەعات کارەبامان بنە، لەو 14 سەعاتەیە 3 سەعات بە مەزبوطی کارەبا نییە. ئەو 3 سەعاتەش کێتەوە کچەرە بلای دوایە دەردی کابراژ وتی نەک ساڵ بە ساڵ خۆزگەم بەپارەوە بڵێن خۆزگەمان بە 92. ینی لە ماڵەوە پێویستیەکی زۆرمان بە کارەبا هەیە، ناتوانانی سپلێت هەڵکەی، ناتوانانی ئاوی گەرمە دەستکەوێ. ئەجا بەڕاستی لە ئیش و کاریشە بە هەمان شێوەیە، ینی زۆر ناڕازین لە پێویستەکانمان بە کارەبا پێویستە زیاتر بێت. لە کوردستانە تقریبا بۆ 25 ساڵە حکوومەت چارەسەریم کێشەی نەکردووە، یعنی چارەسەرەکانی کاتین. ئەبێ حکوومەت بەرنامێکی وا دابنێ بە تایبەتی خەڵک لە هاوینا زۆر پێویست بەکارەوە لە زستانە لەو دوو کاتەیە بڵسەبەت حکوومەت نەچۆ بە ینی بەرنامە ڕێژێ بۆ ئەو ئیشە بکا بەڕاستی. زیادبوونی خواست و کەمی توانای بەرهەمهێنانی کارەبا بە تایبەت لە هەردوو وەرزی هاوین و زستاندا پاساوی بەرپرسانی کارەبان بۆ کەمبوونەوەی سەعاتەکانی کارەبا و لە هەرێمی کوردستان تاکە سەرچاوی بەرهەمهێنانی کارەباش سوتەمەنیە، لە کاتێکدا چەندین جێگرەوی سوتەمەنی هەن کە دەتوانێت پشتی ببەسرێت، لەوانەش تشکی خۆر. بەڕێوەبەری ڕاگەاندنی کارەبای سلێمانی دەڵێت هەرێمی کوردستان زۆر دواکەوتووە لەو بوارەدا، لە کاتێکدا لە زۆربەی وڵاتانی جیهاندا تشکی خۆر وەک سەرچاوێکی سەرەکی بەرهەمهێنانی وزەدانراوە و تا ئێستاش هیچ پلان و بەرنامەیەک لەلایەن حکوومەتەوە بۆ ئەمە بوونی نییە. بەڕاستی لە هەموو وڵاتانی دنیاە بەرەو وزەی خۆرە ڕۆن و ینی سوود وەرگرتن لە وزەی نوێبوو بەرنمەیە کە ئەبێ لە هەموو وڵاتانە بێڕە بکرێت. بەداخەوە ئێمە لە کوردستانە دواکەوتوترین لەو بوارەیە کە سوودمان لە وزەی خۆر وەرنەگرتووە و ئێمە ئەگەر بەرنامە بواە بەڕاستی ئێمە بەشێکی زۆری ئێستا ئەو بۆیلارانی کە لە زستانە بەڵین زۆرترین کارەبا ئابات بۆ خۆی ئەگەر ئەوە بە وزەی خۆر ئیشی بکردایە ڕەنگە کێشەکانمان لە 100 تا 30 بۆ 40 کەمتر بواە. حەوت وێستگا کە نزیگەی 700 مێگاوات کارەبا بەرهەمدەهێنن لە هەرێمی کوردستان بەهۆی نەبوونی سوتەمەنیەوە لە کارکەوتون و وەک هاوڵاتیانیش دەڵێن گاڵتە ئامێزە لە وڵاتێکدا کە لەسەر نەو دەژین پاساوی نەبوونی سوتەمەنی بهێنرێتەوە بۆ بەرهەمدەهێنانی کارەبا، بۆی پێویستە حکوومەت چارەسەری بنچینەی بکات، نەک پاسا و بیانووی بێبنەما بهێنێتەوە. دۆخی کارەبای هەرێم وای لێ هاتووە، هاوڵاتیان خۆزگا بە ساڵانی ڕابردوو دەخوازن و دەڵێن ساڵ بە ساڵ خۆزگەمان بەپار. ئەگە پلان و بەرنامەیەکی گونجاویش نەبێت ئەوە دۆخەکە لەوەی کە ئێستا هەیە خراپتر دەبێت. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.